بە بڕی زیاتر لە 1 تریلیۆن دینار هاوبەشانی کارەبا خرجاری حکوومەتن. بەپێی بەدواداچوونێکی پایتەخت میدیا، لە ئێستادا هاوبەشانی کارەبا زیاتر لە 1 تریلیۆن و 300 میلیارد دینار قەرزاری حکوومەتن و ئەو قەرزانە ماوەی زیاتر لە 10 ساڵە کەڵەکە بووە. پایتەخت میدیا پەیوەندی بە ئومێد محەممەد گوتەبێژی وەزارەتی کارەبا کرد و ئەو پشتڕاستی زانیاریەکانی کردەوە و گوتی بەشێکی ئەم قەرزانە کۆنن و حکوومەت لەوە تێگەیشتووە کە بەهۆی قەیرانی دارایی کێشەی موچەوە گەیشتۆتە ئەم بڕا، بۆیە چەند جارێک لێخۆشبوون بۆ بڕێکی کراوە تاوەکو هاوبەشانمان بتوانن پارەکە بگەڕێنەوە. گوتەبێژی وەزارەتی کارەبا ڕایگەیاند حکوومەت هەمیشە پشتیوانی هاوڵاتیانە، بۆیە هیچ پاڵپەستۆیەکی لێ نەکردوون تاوەکو قەرزەکە بگەڕێنەوە. بەڵام شوێنە بازرگانیەکان کاتە قەرزەکانیان دەگاتە سەرووی 2 ملیۆن دینار دەبێت لە ماوەیەکی دیاریکراوە قەرزەکان بگەڕێنەوە.